سپێدەهیە ڕۆژە سێشەمبی جارەکە دێن چێکدارên داعش li Çiyaya Başîkê li Bakurê bajarê Mosul êrişî sengerên pêşiyên pêşmergeyî kir. Wekî cara pêşiyê Daeş di vî êrişî de birêya xwekujan ve sengerên pêşiyên pêşmergeyî birî. Lê fermandeyên pêşmergeyî dibêjin bikuştina xwekujan rê li wan girtine ku bigehne nav baregehên wan. دیارە ساعتچاری سەرلەبەیانی چەتەکانی داعش هێرشێکی بەربڵاویان بۆ سەر شاخی باشیقە و چەند میحوەرێکی تر کرد ئەوەی تایبەتە بە میحوەرەکە ئێمە هەر لە سەرەتای شەڕەکەەوە لێماندان و شکاندمان و چەند مەیتمان پێبەجی هێشتن و تا ئێستاش تەقە بەردەوامە و پێشمەرگە زۆر سەرکەوتووە و بەبێ زەرور و زیان دەستخۆشی لە هەموو پێشمەرگە Hêrişên çekdarên Daeş li Çiyaya Başîkê li çend aliyan vebûye. Lê pêşmerge bi alîkariya bordûmana balafirên cengiyên hevpeymanan rêk li wan girtiye û têk şikandine. لە بەرەبەیانی ئەمڕۆ هجومیان کردە سەر چیای باشیک و لێرە لیوای 112 و هەروەها لیوای حەود و هەروەها ئەو هێزانەی تر کە لە ناوچەکەن بە شێوەیەکی گشتی زۆر باش لیان هاتنە دەست و لوتی دوژمنیان شکان و هەموو هێرشەکانی دوژمن بە زیانێکی زۆرەوە تێک و پێکشکاون لە ڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە بۆ هەموو هێزی پێشمەرگە بۆ هەموو فەرماندەکان کە کۆمەڵانی خەڵک دڵنیا ئەبنەوە لە 100% لەوەی کە هێزی دوژمن هەمیشە چارەنووس و ئایندەی هەر شکستەوە هەر شکست بێگشتی di êrişa Evroda çar pêşmerge di encamê parçeya gullehawînan birîndar ketin û hatin veguhastin ji bo nexweşxaneya Duhokê. Ji bilî birîndaran hejmarek trombêl û keresteyên serbaziyên pêşmergan ziyan berketine. پێشمەرگەکان بە ورەشی بەرز و پۆڵاینەوە بەرپەرچی چەتەکانی داعشیان داوە و تاوەکو ئێستاکە زۆرترین کەلەشیان لە بن دەستما کەوتووە و لەبەر قەناز بەدەستەکانیان ناتوانین بچین کەلەشەکانیان بین ئەگەر نادیسین کەلەشەکانیشان دێنین و پێشمەرگە کۆڵ نەدەرە ئەو شاخە لە بنمان بڕاتن ئێمە لە بن ناڕۆین. چەند کەلاشیان لە دۆڵەکان بەجێماوە پێشمەرگە زۆر ورەی بەرزە قارەمانانە شەڕ دەکا تا ئێمە لێرە بین داعشتوانای نییە بێتە سەچیای باشیقە ئاگاداری خۆتان من کوڕینە ئێستا عالن ئێمە لە ناو شەڕەکە داین. Du rojan berî vê hêrişê çekdarên Daeş li heman cih hêrişî sengerên pêşmergeyî kiribû. Di encam da du pêşmerge şehîd ketin û duyên din jî birîndar bûn. Tayyip Goran NRT Mihwarê Başîkê.